coronavirus infections in the Wuhan province of China. ڤایرۆسێکی بچووک جیهانێکی گەورەی بەخۆ سەرقاڵ کردووە. کۆڤید-19 کۆرۆنا زیاتر لە 30 وڵاتی جیهان گیرۆدەی ئەم ڤایرۆسە بوون. تا ئێستا هیچ حاڵەتێک لە باشووری کوردستان بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە. هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە شاری سلێمانی نییە و لە دەوروبەری و هیچ حاڵەتێکی گومان لێکراویشمان لا نییە. بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی ڕێو شوێنی توندی گرتوۆتە بەر بۆ ڕێگریکردن لە گەیشتنی ئەو ڤایرۆسە بۆ سلێمانی. دڵنیاییش بە هاوڵاتیان دەدات نە لە سلێمانی نە لە کوردستان بەگشتی هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. هیچ حاڵەتێکی نەک توش بوو گومان لێکراویش لە هەرێمی کوردستانە بە تایبەتی من باسی سلێمانی یەکەم وجودی نییە. کاری خۆپاراستنمان هەر لە بیدایەتەوە لە فڕۆکەخانەوە دەست پێ کرد. ئێستاش لە مەرزەکانەوە تیمەکانمان حازرە ئەو خەڵکانەی کێنەوە پشکنینیان بۆکەن فۆرمیان پێپڕەکرێتەوە. ئەوەی کە گومانی لێ بێت و زۆرین بێت ئێمە زۆربەی زۆری ئەو خەڵکانە بە پاسەیەنینەوە بۆ سلێمانی شوێنی حەوانەوە و میوانداریمان بۆ ئامادەکردون و لەوێ ئەیان لە کۆمەڵی گوتێل و شوێنی دیاری کراوە. ئەگەر یەکێک لەو هاوڵاتیانە نیشانەیەکی لێ دەرکەوت لە ماوەی ئەو 14 ڕۆژەیە ئەوە ئیجوێزین و بۆ نەخۆشخانەیەک و پشکنینی تاقیگەی و پشکنینی سەریری بۆەکەین. بەڕێوەبەری بەشی خۆپاراستن لە سلێمانی دەڵێت دەستان پاک بشۆن، پاک و خاوێنی بپارێزن و خواردنەکانتان بەباشی بکوڵێن و خۆتان بە دوور بگرن لە شوێنە قەرەباڵخەکان. ئەوانە باشترین ڕێگرین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ هاوڵاتیان پێویستە ئاگایەکی تەواویان لە پاک و خاوێنی تاکە کەسی بێت و زۆر گرنگی بدەن بە دەستشتن لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە لە ڕێگەی ئەوەی پێ ئەوترێت درۆپلێت یان لە پڕیشکەوانێ ئەگوازرێتەوانێ. لە کاتێکە ئەو خۆراکە بە کاڵی بخورێ نەکوێت بکوڵێنرێ ئەگەری ئەوەی هەیە کە ئەو کەسەی تر توش بکات. ئەمما بڵین فلانە خواردن بۆ ئەوە باشە و ئەوەی تریان خراپە و ئەمانە نەخێر بە هیچ شێوەیەک ئەمانە هیچیان دروست نی. ڕێژەی و کەسانی مردوون بەم ڤایرۆسە لە جیهاندا لە سەدا 3 تێپەڕ نەکردووە. کەواتە وەک پزیشکان دەڵێن نەبترسن نە لە خۆتانەوە زانیاری بڵاو بکەنەوە. ئەوەی لەسەر هاوڵاتیان پێویستە ئەنجامی بدەن پابەندبوونە بە ڕێنماییە پزیشکەکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی خاک و گەلی کورد لەم بەڵایە بە دوور بێت. ئاوار عەلی گەلی کوردستان، سلێمانی.